چارەنووسی یەکێتی و هەیکەلێت و داڕشتنەوەی دەسەڵات و ئۆرگانەکانی یەکێکە لە گەرمترین دەنگ و باسەکان لەسەر کۆنگرەی چوارەم یەکێتی نیشتیمانی لەنێو مادەکانی پێڕەوی پێشنیارکراوی ناوخۆی یەکێتی تایبەت بە پێکهاتەی حیزبی و دەسەڵاتەکانی چەندین سیناریۆ دەخرێتە بەردەم ئەندامانی کۆنگرەی چوارەم. بە پێی زانیاریەکانی پەیام زۆرێک لە سەرکردە دیارەکانی یەکێتی پرۆژەیان پێشکەش بە لیژنەی باڵای داڕشتنەوەی پێڕەو کردووە، لەوانە بەرهەم ساڵح، مەلا بەختیار، هێرۆ ئیبراهیم ئەحمەد، پاڤڵ تاڵەبانی و لاهور شێخژەنگی هەمویان بەجیا پێشنیاز و پرۆژی تایبەتی خۆیان هەبووە. پەیڕەوەکە لە 76 مادە پێک هاتووە، هەرێکە لەو مادانە پەیوەستە بە بەشێک لە ئارکەکانی یەکێتی کە دەبێت جێبەجێ بکات لەسەر شێوەی هەڕەمی کارکردنی حیزبی. بە پێی پەیڕەوی پێشنیارکراوە ئەنجومەنی سەرکردایەتی گشتی یەکێتی لە 121 کەس پێک دێت کە لە ئێستادا لە 1000 ئەندامی کۆنگرا نیوەی ئەندامان واتە نزیکەی 500 کەس خۆیان بۆ ئەندامەتی سەرکردایەتیە گشتی 121 کەسێکە کاندید کردووە. هاوکات پێشنیار کراوە کە سەرکردایەتی گشتی یەکێتی لە دوای هەڵبژاردننی لە نێو کۆنگرەدا ئەرکی هەڵبژاردننی سکرتێر و جێگر یان جێگرەکانی سکرتێر لە ئەستۆ بگرێت. بەڵام سەرچاوەیەک لە لیژنەی باڵای نووسینەوەی ڕەشنووسی پەیڕەوی نوێی ناوخۆی یەکێتی نیشتیمانی بە پەیامی ڕاگەیاند چەند سیناریۆیەکی دیکەش بۆ هەڵبژاردننی سکرتێر و جێگری سکرتێر ئامادە کراوە. بۆ نمونە دەکرێت لە نێو کۆنگرەدا سکرتێر و جێگرەکەی دیاری بکرێن. دەستەی جێبەجێکار کە شوێنی مەکتەبی سیاسی و دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی ڕابردوو دەگرێتەوە وا دانراوە 15 تا 17 کەس بێت. دواتر لێپرسراوی مەکتەب و مەڵبەندەکانی تر لە نێو ئەو 121 کەسەی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی بە هەڵبژاردن دیاری دەکرێن. هەروەها دەستەی باڵای دانایان کە جێگرێک و سکرتێرێکی دەبێت و بەپێی پەیڕەوی ڕەشنووسەکە لە ئەندامانی دەستی دامەزرێنەر و ئەندامانی خولی ڕابردووی سەرکردایەتی و ئەنجومەنی ناوەندی پێکدێن و سیفەتی سەرکردایەتیان هەیە. کاریان ڕاوێژکاری دەبێت و چاودێری کاری سیاسی و پەرلەمانی و حزبی یەکێتی دەکەن. بەڵام هەر کەسێک خۆی بۆ ئەنجومەنی گشتی هەڵبژارد و دەرنەچوو بۆی نییە بچێتە نێو ئەنجومەنی دانایان. بە پێی پەیڕەوی پێشنیازکراو یەکێتی لە 3 دەستە پێک دێت، ئەوانیش: یەکەم دەستەی ڕاوێژکار، دووەم دەستەیەکی دانایان، سێم دەستەیەکی سەرکردایەتی کە بریتە لە دەستەی سەرکردەی ئەنجومەنە گشتیەکە. ئەو سێ دەستەیە بە ڕاوێژ لەگەڵ یەکتر دەتوانن ئەرکەکانیان لەگەڵ یەکتردا بەش بکەن. بە پێی زانیاریەکانی پەیام پەسەندترین سیناریۆ ئەوەیە یەک سەرۆک یان یەک سکرتێر هەبێت و 4 جێگری هەبێت. ئەو کاتە دەتوانرێت لە بری ئەوەی 3 سەرکردایەتی هەبێت جێگرەکان دەتوانن خۆیان ئەرکی دامەزراوەکان بگرن ئەست و بەسەر سەرۆکی دامەزراوەکاندا دابەش ببن. هاوکات پێشنیاری ئەوەش کراوە کە لەم 4 کەسەیەکێکیان ناوی جێگر بێت و سیانەکەی دیکە وەک یاری دەدەر یان هاوکاری سەرۆک ناو ببرێن. هەر بە پێی پەیڕەو و پرۆگرامی ناوخۆی یەکێتی کە ئێستا ڕەشنووسەکەی ئامادە کراوە هیچ یەکێک لە سەرۆکی ئەو دەستە ئەنجومەنانەی کە دانراون مافی ڤیتۆکردنی بڕیاری دەستە ئەنجومەنەکانی دیکەی نابێت بە دەستەی باڵای دانایانیشەوە. هەرێکە لە دەستەواژەکانی مەکتەبی سیاسی، کارگێڕ و سەرکردایەتی بۆ ئەنجومەنی گشتی و دەستەی جێبەجێکار گۆڕدراون. باز لەوەش کراوە ئەندامانی ئەنجومەنی گشتی مەرج نییە تا ئەنجامدانی کۆنگرەی داهاتوو لە شوێنی خۆیان بمێننەوە، بەڵکو دەکرێت با دەنگدانی زۆرینەوە تە 61 دەنگ لە کۆی 121 دەنگ لا ببرێن. دیاریکردنی 121 ئەندامی ئەنجومەنی گشتی بە پێی ئەنجامی هەڵبژاردنەکانی ساڵی 2014 دانراوە و هەر پارێزگایەک بە پێی بەرکەوتی هەڵبژاردننی خۆی دەچێتە نێو کۆنگرە. لەو 121 کەسە 60یان کاری ئۆرگانی نێو ڕێکخراوەکان بەڕێوە دەبات. ئەوانی دیکە وەک ئەنجومەنی یاسایی دەمێنێتەوە یان وەک پەرلەمانێک چاودێری کارەکانی ئەو کەسانی دیکە دەکات. بە پێی ئەو زانیاریانەی کە دەست پەیام کەوتووە بەرکەوتی ناوچەکان لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی بەراورد بە کۆنگرەی پێشوو بەم شێوەیە دەبێت. سلێمانی لە 13 ئەندامەوە دەکرێتە 23 ئەندام کە تێیدا 10 ئەندام زیاد کراوە. لە شارە زوریش لە کۆنگرەی سێهەمدا 4 ئەندام دیاری کرابوو، لە ئێستادا پشکی ئەو ناوچەیە دەکرێتە 6 ئەندام. هەرچی گەرمیانە لە 3 ئەندامەوە بۆ 4 ئەندام زیاد کراوە. چەمشەماڵیش لە 1 ئەندامەوە دەبێت بە 3 ئەندام. هەولێریش لە 6 ئەندامەوە دەکرێتە 15 ئەندام. کۆیەش لە 3 ئەندامەوە دەکرێتە 4 ئەندام. سۆرانیش لە 3 ئەندامەوە دەکرێتە 5 ئەندام. هەرچی ڕێژەی کەرکووکە لە 7 ئەندامەوە بۆ 29 کەس بەرز کراوەتەوە کە تێیدا 22 ئەندام زیاد کراوە. دیالەش لا کۆی 5 ئەندام لە کۆنگرەی سێهەمدا دەستنیشان کرابوون هەروەک خۆی دەمێنێتەوە. لا سەلاحەدین کە پێشتر هیچ کەسیان بۆ دەستنیشان نەکرابوو، ئێستا ئەوانیش 2 ئەندامیان لە سەرکردایەتی یەکێتی دەبێت. لە ڕاپەڕینیش لە 4 ئەندامەوە بۆ 9 ئەندام زیاد کراوە. لە دوهۆکیش لە 1 ئەندامەوە بۆ 3 ئەندام زیاد دەکرێت. لە بەغدادیش لە کۆنگرەی سێهەمدا هیچ ئەندامێکیان نەبوو. ئەوانیش لەم کۆنگرەدا ئەندامێکیان لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دەبێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.